وڵە بەرزان عێراق نەکهەر بە نادەستوری و نایاسایی و پێشێلکردنی بڕیارەکانی دادگای فێدرالیش چۆن موچە و بودجەی خەڵکی کوردستانی بڕیوە، ئاواش ئەوە چەند ساڵێکە ناهێڵێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. من لەگەڵەوەی زیانێکی خەیاڵی بەرخۆشی دەکەوێت، بەڵام ناهێڵێ. کەواتە ئەم ئاستەنگانە چین لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەی چارەسەر چییە؟ کۆمەڵێ پرسن لەگەڵ میوانەکەمان قسە و گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لێژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن، سپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی ئێوە ئەندامی لێژنەی نەوت و غازن لە پەرلەمانی عێراق ڕۆژانە لە هەناردە نەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە ملیۆنان دۆلار زەرەر دەکات. بەڵام پرسیارەکە ئەمەیە، هۆکاری ئەمە چییە؟ ئایا هەر لەبەر ئەوەیە ئەم نەوتی هەرێمی کوردستانە ئەوان پێیان خۆش نییە بڕوە؟ سلااو لە جەنابەت کا حاکم لە گەشت بینەرانی بەڕێز حقت ینی وەکو ڕێزدار سەرۆکی حکوومەت بەڕێز مەسرور بارزانی ئاماژەی پێکرد لە کۆنفرانسەکەیدا بابەتی نەفت زۆر بە وردی شی کردەوە. مەسلەی زەرەری عێراق 25 میلیارد دۆلارە و ئیزافتەن لەسەر ئەو شتانە چەندین ئەو ئاستەنگانی کە بەرامبەر هەناردەکردنەوەی نەوتی باس کرد کە پێویستە ئیتیفاقەکی سیانی بکرێت، نەک تەنها ئێمە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی نەوتی ئیتحادی، بەڵکو دەبێت کۆمپانیەکانیش بەشێک بن لەو ئیتیفاقە سیاسیە، ئیتیفاقە تەکنیکیە و طبعاً بێگومان ئەو مەلەفە چووە ناو قاڵبێکی سیاسی پێش 3 ساڵ لەمەوبەر. ئەو مەلەفەش یعنی بەڕاستی لە بڵێن یاسای بودجە وەچی دەنگمان لەسەریدا لە مادەی 12 بە تێر و تەسەلی باسی بابەتی نەفت کرایە، بەڵام ئەو مادەیە تەطبیق نەکرا بەداخەوە. تەطبیق نەکردنەکەش بەڵێ سیاسیە. يعني بۆچی تەطبیقی ناکەن؟ مەسەن جەنابە دەڵی سیاسیە ئەو بڕیاری پەرلەمانە، لە پەرلەمانەوە دەرچوو. مشکلەکە ئەوەیە بڕیاری پەرلەمان و مەسلەی دەستوریش کە سەروی یاساکانە باشە، ئەوش بە هەمان شێوە زیاتر لە 50 مادەی دەستوریمان هەیە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. هەر شتێک لە بەرژەوەندی گەلی کوردستان بی بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان بۆکەن، ینی گەر هەر بینە سەرە بابەتش بەڕاستی بەداخەوە. ینی مۆزوعی دژایەتیکردن لە دوو سەبەبی ئەساسی پێکاتوە. یەکەم ناحیەی اقتصادی هەر هەرێمێک یاخود هەر محافەزەیەک یا هەر شارێک باش بێت، ئەوە زەرەر بە لایەنە سیاسەکانی و فەشەلەکانیان بەدەردەیەخیت زۆر بە ئاشکرای. ینی ئەوانە ئەوەندە ساڵە بەو باشە کار وترانی لە سەد ببوورە دای دێمە سەر پرسەکانی ترمان لە 1995 بودجە هەموو عالم باش ڕێزانێت لە 2006 لا عێراقا کەمتر لە 105 بۆ هەرێم هاتووە. ئەی باشە لێرە ئەم پێشکەوت نەکراوە کەواتە بۆ پێ ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە هەیە، ینی فەشەلەکەی زۆر بە وازحی بەدەردەکەوێت. ئەو کاتی دەبینن ئەو پێشکەوتنانەی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ بودجەکەمە بەو نەفتەش کە بەراورد لەگەڵ عێراقەکەی بەراوردی بکەین 400,000 بەرمیل بەرامبەر بە 3.5 ملیۆن بەرمیل ڕۆژانە عێراق هەناردەی نەفت دەکات. تەمەشای خزمەت گوزاریەکەی وان بکە و تەمەشای زۆر باشە. کاک دکتۆر ئێستا ئەپیکۆر دەڵێن دەبێت تەواوی شایستە داراییەکانمان پێ بدرێت وە گەرانتی داهاتووشمان پێ بدرێت. ئایا ئەوان پارەی خۆیان وەرنەگرتووە؟ بەڕاستی ئەوە نەخێر پارەی خۆیان وەرنەگرتووە. پارەکان دەبێت لە چێ وەرگرن؟ ئەکید ئێستا دوای ئەوەی کە ئێمە یاسای بودجەمان تەشریع کرد و ئەو مەلەفی نەفتی بە فرۆشتنی نەفت هەمووی تەسلیمی حکوومەتی عێراقی کرا، حکوومەتی ئیتیحادی. لەو حاڵەتە ئەو قەرزانەی پێشتریش لە 2023 کە ئەوانە بەهۆی شکایەتکردنیان لە محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی بۆ هۆی ڕاگررتنی نەفت، دوای ئەوە حکوومەتی ئیتیحادی بە نووسراوەکی فەرمی داوای لە هەرێمی کوردستان کرد کە نەوتەکانیان بدرێتێ بۆ ئەوەی پاڵاوگەکان ئیشی خۆیان بەردەوام بێ، ئەوانەی کە لە کەرکک و لە بێجی هەیە. بەڵام ماوەیەک درات تقریبان 6 مانگێک ئەو نەوتە کە درا بە هیچ شێوازێک نە پارەی نەوتەکەیاندا نە مستحقاتی و شەریکاتانیاندا، ئەوە وای کرد کە حکوومەتی ئیتیحادی قەرزاری ئەو کۆمپانیانە بن لەو بابەتە. خاڵی دووەم بابەتی 16 دۆلارەکەی. ئەو 16 دۆلارەکە پێویستی بە زەماناتە،
يعني كومبانيا كان براسي ترسيان هي يعني او استحقاقاني كهيانا عينا بوكو موتسيلي به چۆن ئێستا موچە تاخیری دەکەن یان دەڵێن ئێمە بەو شێوازەیە یان تەفسیرێکی نادروست بکەن بۆ هەر مادەیەک لە مادەکان لە ناکاو ڕای بگرن دەبێت چەند زەماناتێک هەبێ ئەو زەماناتانش بەڕێگای اتفاقێکی تۆکمە دەبێ هەبێ زۆر باشە کاک دکتۆر ینی هیچ میکانیزێک بڕێەوە هیچ میکانیزمێک هەیە بۆ دانەوەی قەرزەکانی کۆمپانیەکان میکانیزمەکە ئەوەیە کە دەبێ حکوومەتی ئیتحادی ئەگەر شاندەکەیان هاتن بەپێی ئەو پلانەی کە دایانناوە دەبێ لۆژیکێکی ریالیستیان هەبێ و دەبێ بە منطقی و بە واقعی بیر بکەنەوە موضوعی زەردان لە خۆیان ئەوە تەواو ئیتر ئێستا ئەو شەڕی کە ڕوویدا نێوان ئێران و ئیسرائیل زۆر تەئسیر لە بازارەکانی نفتی کرد و بۆیان ئیسپات بوو کە مەسەلەی تەنها لە بەسرەوە ئەویستمەوە زیارە بکەم ینی بۆ خۆیان زیانە ینی زۆرێک لە چاودێران دەڵێن نابێ هەر تەنها لە بەسرەوە بچ چونکە مەترسی لە زۆر مەترسیەکی استراتیجیە ئەمە پێشتریش باسمان کرد لە لیژنەی نەفت و گازیش راپۆرتمان تەقدیم کرد لە بۆ وەزارەتی نەفتی اتحادی کە ئەو مەترسیانە پێویستە چارەسەری بۆ بکرێ ئیتر ئەوانە فکریان لە خەتی نێوان عێراق و بانیاز بوو ینی خەتێکی زۆر نامەعقول بوو نامەنطقی بوو کە چاچی بکەن چەندین ساڵی دەوێ و بە ملیارەها دۆلاریشی دەوێ و تاخیریش دەبێ بەس فکریان لەسەر ئەوە نەبوو کە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لەبەرەوەی چۆتە قاڵبەکی سیاسی نایانەوێ ئەو نەوتە بەڕێگای هەرێمی کوردستان دابڕوە بۆ بەندەری جیهان چەندین ئۆپشنی دیکە دیراست دەکەن ئێستا بۆیان ئیسبات بوو کە ئێستا دەست بەجێ دەبێ هەناردەکردنەوەی نەوت دەبێ بڕواتن تاکو ئەو مەترسیە گەورەیە کە لەسەر عێراق هەیە لە ئەگەری دروستبوونی هەر ئالۆزیەک لە هورمز بێ لە قەسر بێ لە فاو بێ لە هەر شوێنێکی دیکە بێ ئەوە تاکە ڕێگا نابێت تاکە ڕێگا بێت چونکە عێراق اعتیمادی کولی اقتصادی لەسەر نەفتە لە ڕۆژێک ئەگەر نەفت ڕابوەستێ زەرەرێکی یەکجار گەورە دەگەێنێت چونکە 3.5 ملیۆن بەرمیل نەوت لەو سنوورەدا ڕەوانەی هەموو دنیا دەکرێت ئەوەش مەترسێکی یەکجار گەورەیە اقتصادی عراق طبعا بەپێی داتاکان 1993 اعتیماد لەسەر نەفت دەکا بەڵام زیاتریشە بێگومان وەکو جەنابیشت گوتت دەبێ ینی پەنا باتە منفەزی دیکە تاکو بتوانە لەو مەترسیە ڕزگاری باش کاک دکتۆر ئێوە بڕیارە دوو شاندی عێراقی بەنە هەرێمی کوردستان شاندێکی تەکنیکی هەندێکی سیاسی کە بڕیار بەدەستیشن دەگوترێت پێ دوای ئەوە تەنها بۆ چارەسەری بودجە و موچەیە یاخو بۆ مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتیشە بێ کەواتە ئەگەر بۆ ئەوە بێ پێ دوایە بەم نزیکانە نەوت هەناردە بکرێتەوە بەپێ ڕاگەیاندنی حکوومەتی اتحادی سێ مەلەف پێکەوە گرێدراوە مەلەفی موچە و لەگەڵ داهاتی نەوتی لەگەڵ داهاتی نانەوتی ئەو سێ مەلەفە پێکەوە گرێدرایە ئەکیدم ئەو وەفدە تەکنیکی کە دێن دیراسی ئەو بابەتە دەکەن و وەفدە سیاسەکەش کە دەبێت باڵادەست بن کە دێنە هەرێمی کوردستان و دیراسی ئەو بابەتیان هەیە و راپۆرتی ئەو وەفدەیان هەیە لەلایەن ئەوانە بڕیاردەرن دەبێت بڕیار بدەن لەسەر حاڵەتەکەی ئەوەی کە ڕوون و ئاشکرایە مەلەفاتەکانی هەرێمی کوردستان هەمووی بە شەفافیت عرض کراوە چ لە ڕووی نەوتی بێ چ نانەوتی بێ دەمینێتەوە بابەتی موچە ئەوەش بێگومان یعنی شتەکان هەموو التیزاماتەکان لەسەر هەرێمی کوردستان کراوە ئەگەر هەشتێکی زیاتریان ویست ئەو حکوومەتی هەرێم کوردستان بەپێی ئەو داتایەکە داوێتی بەوان چارەسەرێکی بۆ دۆزێتەوە بۆ مەسلحەتی زۆر باش کاک دکتۆر ینی هەر خۆشی عێراقیش دەڵێ ینی تەواوی گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان بە تەواوی یاسایی و دەستورین و دادگاکانی عێراقیش خۆیان دانیان بەوە داناوە بەڵام پرسیار ئەوەیە کاتێک تۆ بڕیارێکی دادگات هەیە دەڵێ 100% ئەم گرێبەستە یاساییە قانونیە نابێت لێلا بدرێ ئەیکەواتە بۆ قبولیانی ینی ئەمە بەڕاستی پرسیارێکە حەقە خەڵک بیزانێ بالضبط ئەوە ڕێکە ئەو تەفسیرەی ئەمن پرسیاری ئەو پرسیارەی جەنابەت ڕێک تەوجیهم کرد بۆ وەزیری نەوتی اتحادی ئەویش ئەوەیە ئێوە دەڵێن مشکلە هەیە لە عەقدەکان لە محکمەی ئیستئیناف لە 12 ساڵی ڕابردوو بڕیاریان دەکا ئەو عەقدانە هەمووی ڕاست و دروستن تەمیزیان کرد هەر ڕاست دەرچوو یعنی کێشە و گرفتی نییە ئەو عەقدانە وەڵامی داوە گوتی ئێمە لەسەر مۆدێلی اقتصادی عەقدەکان کێشەمان هەیە گوتم باشە زۆر باشە ئەگەر لەسەر مۆدێلی اقتصادی کێشەتان هەیە چ مادەی قانونی دەستوری هەیە تەحدیدی مۆدێلی اقتصادی دەکات
هیچ وەڵامی نەبوو گوتم چ مادەی دەستوری هەیە دەڵێ ئیلا دەبێت بەو مۆدێلە اقتصادیە دەبێت عقدی نەوتی بەو شێوازە بێ هیچ شتێک نییە عێراق نە یاسای نەوت و گازی هەیە نە تەحدیدی مۆدێلێکی اقتصادی کردووە بۆ دەستنیشانکردنی عقدێکی نەوتی دیاری کراوە کەواتە بەداخەوە قسەکانی ڕاز نەبوون یعنی کە لە ڕووی ئەوە تەحلیلی قانونی ئەسڵەن ئەو فکرەی ئەوان هەیتیان دەڵێن ئێمە عقدەکانمان عقودی تەراخیسە دەبێ ئەوانیش بە هەمان شێوە عقدەکانیانەوە ئێمەش باش دەزانین مەسا عقودی شەراکەی کە ئەمە هەرێمی کوردستان کردوویەتی سەبەبەکەی ئەوەیە ئێمە بنیەی بەرهەمهێنانی نەوتمان نەبوو پێشتر و بە هیچ شێوازێک نەوت دەرنەهاتبوو تا 2007 ئێمە دەستمان پێکرد بەرەبەرە وەچی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان دانرا ئەنجا مۆدێلی مشارک دەرچوو ئەو مۆدێلی بەشداربوونەش هەیە مۆدێلەکە باوە لە زۆر لە وڵاتانی دنیا کە بەرهەمێنەری نەوتن باش کاک دکتۆر خۆشیان باش دەزانن جەنابیشت باش دەیزانی تێچووی نەوت بۆ نمونە لە بەسرە لە ناسریە لە عەمارە لە کووت لە دیوانیە من هەر ناوە کۆنەکان بەکارهێنم هی ئەو شارانە لەوێ تێچۆکەی زۆر کەمەرە بەرەوەی یەکەم نەوتەکە نزیکە لە ئەرزەوە لە هەرێمی کوردستان شوێنێکی شاقاویە خۆیان ئەو ڕاستیە باش دەزانن ئێوەش لە پەرلەمان بڕیارتان لەسەرەوە داوە کە دەبێ لانی کەم 16 دۆلار تێچووی هەر بەرمیل نەوتێک بێ خۆشتان ئاماژەتان بەوەدا یاسای غاز و نەوتیش نییە لە عێراق ئەی چار چیەکەواتە ئەی چ بکەین ڕاستە ئەو معلوماتە جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بەڕوونی ئاشکرای کرد لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە کە حکوومەتی عێراقی پێش ئەوەی عقدێک مۆر بکە لەگەڵ هەر کۆمپانیایەکی دەرەچی بۆ دەرهێنانی نەوت ملیارها دۆلار سەرف دەکات بۆ دیاریکردنی بنیێن تەحتی و دەست پێکردنی بەرهەمهێنانی نەوت بەڵام هەرێمی کوردستان 1 دینار تەرخان نەکراوە بۆی لەلایەن عێراقەوە بۆ دەستپێکردنەوەی بەرهەمهێنان کەواتە ئەو پارەیە کە ئێستا سەرف کراوە لە عێراق زۆرترە لەو بڕێکە ئەوانە باز دەکەن ئەگەر باسی 4 دلار و 5 دلار و 6 دلار دەکەن پێشتر بە ملیارها دلاریان سەرف کردووە بۆ دروستکردنی ئەو بنیەیە بۆ شەریکەی حەفری عێراقی هەیە شەریکەی ئیستیکشافاتی عێراقی هەیە ئەوانە هەموو ئیش دەکەن ئەوانە هەموو پارەی وەردەگرن پارەی زەبەلاح وەردەگرن بۆ ئەوەی عقدەکە بە متەکاملی بدەنە کۆمپانیایەک ئەوانە ئیشیان بەس دەرهێنانی نەوت بێ بەڵام هەرێمی کوردستان ئیستیکشافە حەفرە دەرهێنانە نەقلە هەمووی لەسەر شانی کۆمپانیاکە ئەوەی وای کردێکەوە ڕێیتی ئەوەکەی زیاد بێ کە بگاتە 16 دلار کە 16 دلار هێشتان ئەمە هەز دەکەن کەمترە لەو مستحقاتێکە هەیەە بەڵام بەداخەوە یعنی ئێمە پێویستمان بە تەرەفی سێەمە دەبێ تەرەفی سێم کە بڕیاردرە لە مادەی 12 کە جهتێکی ئیستیشاری بێتن دیراسەی واقعەکە نیان هێش لەبەرەوەی باش دەزانن ئەوانە ئەگەر هات و تەرەفە سێمەکە بێتن دیراسەتی ئەرزەکە دەکات دیراسەتی ئەوەکان دەکات هەمووی بۆ ئەمان ڕۆن دەبێتەوە دەستخۆشکەواتە ینی بە کورت و کەرمانجەکە ئەگەر نەیشارینەوە لە هیچ لایەنێک لەبەرەوەی نەوتەکە نەوتێکی هی کوردستانە ناهێڵن بڕوە زۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لێژنەی نەوت و گاز لێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس.